سڵاو هاوڕێیان دابانەمینتان لەگەڵ لە چەنالی دابانس یونیڤەرسەم بەخێر بینەوە بە ڤیدیۆیەکی تازە لە ڤیدیۆی باسی هەواڵ و تەکنۆلۆژی زانیاریتان بۆ دەکەم بەس پێشەوەی بۆتان باس بکەم کە هەواڵەکان و هەواڵی تەکنۆلۆژیەکان چییە بەو جوانە دوو ڤیدیۆ بڵاو دەکەم و لەسەر دوو مۆبایل ئەویش گەلاکسی S25 ئەڵترا و لەگەڵ ئۆنەر ماجیک 7 پرۆ وەکو پێداچوونەوە نا وەکو ڕڤیو لەبەرەوەی زیاتر لە مانگێک هەردوو مۆبایلەکە بەکاردێنن وەکو تەجروبەی خۆم وەکو ئەو شتانەی کە بەجددی ئەو مۆبایلە چ شتێکی تایبەتیان ئەو مۆبایلە چ شتێکی وێلێکی لە جیاواز بێ بە بەراورد بە هەموو مۆبایل ئەندرۆیدەکانی تریان بە بەراورد بە ئایفۆن بۆیە سبسکرایبی چەناڵەکە لەبیر مەکەن لەگەڵ لایکی ئەو ڤیدیۆی بۆی ڤیدیۆیەکە بڵاو بێتەوە ئەگەر دەزانن زانیاریەکان و ڤیدیۆیەکانمان سوودی هەیە هەوڵ بدەن شێری بکەن بۆ برادەرەکانتان بۆی بگاتە زۆرترین کەس طبعاً هەواڵی یەکەم ئەویش ئەوە بوو کە پێش لە ڤیدیۆیەکی پێشوو باسم کرد کە کۆمپانیای ئەپڵ بۆ یەکەمین جار کە ئەو ئایفۆنە تازەی کە 16 کە مۆدێمی خۆی لەسەرێکە بە ناوی C1 بەپێی ئەو هەموو داتا و زانیاریانە بڵاوبوویتەوە کە ئەو مۆدێمە زۆر لە مۆدێمەکەی کوالکۆم باشترە لە هەندێک شتێ و لە هەندێک شتیش باشتر نییە ئێستا بۆتان باز دەکەم کە لە چی باشە و لە چی باش نییە طبعاً وێبسایتێکی کە ناوی ئۆکلایە کە ئەوە پێی ئۆکلا سپید تێست کە هەموو خێرای ئینتەرنێت لە دنیای خەڵک بەوی تێستی دەکا کە خێرای ئینتەرنێتەکەی چەندە بۆی ئەو مۆدێمەی C1 کە کراوتە سەر و ئایفۆنی بەراورد کرا لەگە ئایفۆنی 16 ئەتیادی کە مۆدێمی کوالکۆمی لەسەرە کە دەبینی خێرایەکی تقریبەن وەکو سناب دراگۆنی وەکو کوالکۆمیە بەس بەپی پێویست نییە ینی ناگاتە خێرایی بەستە کەمترە بەس لە شتێکی تر زۆر زۆر لە کوالکۆم باشترە کە ئەویش بەڕای من زۆر گرنگترە ئەویش ڕیسپشنی سیگناڵی ڕیسپشنی سیگنال چی ینی بۆ لە شوێنێک دەبی کە ئینتەرنێت یان شەبەکەی مۆبایلەکە زۆر بەپی پێویست بە قوت نییە بۆیە ئەو زیاتر ئەو شەبەکە زیاتر وەردەگرێتن و بۆیە ئەوانەی کە C1یان لەسەر دەبیتن لەمە دووە شەبەکەیان زۆر باشتر دەبی لەوانەی کە کوالکۆمیان لەسرە بۆیە بەڕای من ئەوە زوو بۆ گرنگترە لە بەرەوەی ئەتوو ئەگەر لە زیەک بی شەبەکەت زەئیفی ئینتەرنێتەکەت خێراش بی سوودی نییە یان چ سوودەچی لەو ئینتەرنێتی دەبینی کە ئەسڵەن وێندە شەبەکە نییە زۆر زەئیفە بۆیە ئەگەر شەبەکەکە بە حاڵی شەبێ تۆزێک زەئیفێ ئەو زیاتر ئیستقبالی ئەو شەبەکەی بکاتن ئیتر ئەو کات عەلەقل ئەگەر 100% خێرایەکی وەرنەگری ئەو شەریکەی کە هەتە عەقدەتێ لەگەڵی بۆ نمونە کۆڕەکە یان ئاسیا یان هەر شەریکەیەکی ترە کە بەشداری لەگەڵی ئەو کات بەشێکی تقریبا سەر و 150 زیاتر وەردەگری لە شەبەکەی ئەو شەبەکەی کە لەگەڵ ئیشتراکتێ و لە هەمان کاتدا ئەو ئینتەرنێتێکە بۆی ئیشر بڕاتن بە پێی پێویست دەگاتە دەستت بەس کە تۆ لە شوێنێک بی کە ئۆڕەدی شەبەکە نەبییان شەبەکە بە پێی پێویست نەبی با خێراترین ئینتەرنێتشی هەبێ وەکو ئاسیا هەواڵی دوم ئەوەیە کە کۆمپانیای هواویە کە هێشتا هەوڵ دەداتن کەشتی تازە تاقی بکاتەوە طبعاً ئەگەر هواوی ئەو شتێ بەسەردا نەهات بە باوەڕ کە ئێستا پێش هەرمیان کەوتبووە پێش سامسونگ پێش ئەپڵ ڕاستە هواوی کۆمپانیایەکی ئەو کۆمپانیای سینیە کە بە هەموو قسەکانی خۆیان دەڵێن کە حکوومەتی چین لە دوای نییە یان ئەو حزبەی کە لەوێن دەرحکوم دەکاتن ئەو لە دوای ئەو کۆمپانیانیە بەس بەپێی ئەو هەموو زانیار و داتانەی کە هەیە هەر ئەو حزبەی لە دوایە و ئەکید بە هەر حکوومەتشی لە دوایە لە برەوەی ئەو ریسۆرسە و ئەو سەرچاوانەی کە هواوی هیچ کۆمپانیایەک سنگی بەپێی ئەوەی نییە بۆیە کۆمپانیای هواوی مۆبایلێکی فۆڵدی تازە دروست بڵاو کردو کە پورە X6 غەڵەت نەبم ناوی کە شێوازی فۆرم فاکتەرەکەی زۆر غەریبە مۆبایلەکە خۆی فلیپە و لە هەمان کاتدا فۆڵدە و لە هەمان کاتدا هیچیان نییە بۆیە ئێستا بۆ ڕسمتان بۆ دادنێم بۆی بزانن فەرقەکەی چیە ئێستا بۆ نمونە مۆبایلی فۆڵکە ئەوها دەکرێتەوە دەبتە تابلێت و دای دەخرێ مۆبایلێکی باریکی لە دەستە وەکو مۆبایل فلیپیش بۆ ئەو کەسانێک کە حەزیان لە دیزاین و ستایلش و ئەو شتانەیە مۆبایلێکی تۆزێک بە کلامشێڵی دیزاینی قەدیم ینی حەزیان لێ مۆبایلێکی جیاواز و سیگنیچەرێکی خاصی خۆیان هەبی وەکو ناسنامەیەکی خاصی خۆیان هەبی بۆیە مۆبایلانە بەکاردێنن بۆیە وەکو فلیپیش نییە چونکە فلیپ کە دای دەخێ شاشەکەی زۆر کچکێناتان هیچی لەسەر بکێ بەس مجرد هەندێک نۆتیفیکیشن بینی یان جوابی تەلەفۆن بدێ یان ڕسمی پێ بگری بەس ئەو مۆبایلە کە دای دەخی نەوعک کورت و پانە و لە هەمان کاتێکیەوە کە دەبتە تابلێتێکی مینی تابلێت بەس لەسەر شێوازی لانسکیپ سوودی لێ دەبینی بۆیە کۆمپانیای هواوی دەیەوێت بە دیزاینێکی تایبەت و جیاواز ئەو شتە بکاتن طبعاً ئەوە ئۆپرێتینگ سیستەمی هارمۆنی OS نێکستی لەسەرە بۆیە بە هەموو شێوەیەک لە شێوەکان ئەتا ئێستا هیچ خەبەرێک نییە کە هواوی بێتەوە ناو جیهانی ئەندرۆید بەس ئەمن بەتەمەنا دەکەم کە بە تەواوەتی بێتەوە ناو ئەندرۆید هەروە تاکە کۆمپانیەکە تقریبا لە فیلینگ و لە هەست و سۆز و تایبەتمەندی و لە شتە تایبەتەکانی هواوی نزیکبی کۆمپانیای ئۆنەرێک ئەو هێشتا نیزامی ئەندرۆیدی لەسەرێکە لە بیدایەتی ڤیدیۆکەش باسم کرد کە لەو ڤیدیۆ هەوڵ دەدەم بۆتان پێتان بڵێم کە لە داهاتوو ئیشاڵڵا ڤیدیۆی ئەو دووە بەڕێوە دەبیتن و هەروەها لایکی ڤیدیۆکە لەبیر مەکەن لەگە سبسکرایبی چەنەڵەکە خواتان لەگەڵ